دەستگیرۆی هەژاران بوو و ئەسپی خۆی تاوداوە. ساڵێک بەسەر کۆشی دوایی مامۆستا عەبدولقادر ساڵح هەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندی شارەزۆری کۆمەڵی دادگەری کوردستان تێدەپەڕێت. هێشتا ژوورەکەی مامۆستا عەبدولقادر لە دوای مردنی لە مەڵبەندی شارەزۆر چۆڵە و هاوڕێ نزیکەکانی بەم جۆرەیە باسی باشی و میێرەبانی و دڵسۆزی مامۆستا بۆ کار و پرۆژەکانی کۆمەڵ و کەسانی دەوروبەری دەکەن. پیاوێکی بەڕێز و خۆشەویست بەناو ئەم شاری ئێمە یعنی مامۆستا ئەیود برایان خوا ئەزانێتان ناشارمەوە من لە زۆر شوێن داوامم کردووە هیچ شوێنێک بەقەت سەیساق مرتاح نەبووم لەبەرەوەی سوپاس بۆ خوا برایەتێکی گەرموگوڕمان هەیە زۆر دڵسۆزانە کارەکەین بۆ کۆمەڵ بە هەموو ناڕەحەتیەکانی مامۆستا عەبدولقادر هەبوو لەم کارە بە خۆشیەکانیشی لەوە ناچێت خۆشی دەستکەوت بێ لەم حیزبە و لە مۆزعی ئێمە مەگەر شتێک بۆ قیامەت ئینشاءڵڵا ئیسفادە لێ بکات بەڵام بەڕاستی بۆ دنیا ئەو پیاوە هیچ مستەفید نەبووە لەم کۆمەڵی ئیسلامی وەڵام مامۆستا خوا شاهیدە جار ئەو جاریتە کە دەنگکامە کۆمەڵ دەنگ کەمی کرد و دەست کرد بە گریان یعنی ئێمە لەوەی هەر هیلاک بوو بین تۆزی خۆمان ناڕەحەت کرد بەگشتمان لەسەر دڵمان ناڕەحەت بوو بەس ئێمە نەگریان بۆ ئەوە بە جەنایی مامۆستا دەست کرد بە گریان خوای پەروەردگار هەموو بۆی بکات بە توێش و بە قیامەت. من بەوەی کە لە خزمەتیا بووم 4 ساڵ کارگەری مەڵبەند بووم و پاشان ئیش و کارمان پێکەوە بوو سیفەتی زۆر بوو مامۆستا یەکێ لە سیفەتە شاکانی ئەوە بوو کە ماندوونە ناسانە ئیش و کاریە کرد ماندوونەیە بوو لە ئیشکارەکانیا یعنی ئەگەرەک و 24 ساعتەکە ئیشی کردایە و خزمەتی کردایە لە سنووری مەڵبەندا ماندووبوونی نەیەناسی و پیاوێکی بە سەبر و ئارامگر بوو و پیاوە بوو سیفەتی بەخشندەیی تیا و حەزی بە خزمەتە کرد. هاوسەر و کوڕی مامۆستا عەبدولقادر لە دوای تێپەڕبوونی 1 ساڵ بەسەر کۆچی دواییدا دەڵێن کۆچی دوایی مامۆستا کۆسپێکی گەورە بۆ بۆیان کە هەرگیز لە یادی ناکەن بەڵام شوکرانە بژێری خوددان بۆ و تاقیکردنەوە گەورەیە. هەردوو سێجار وتم چییە وتی سەرم وڵای مامەڵی لەگەڵ خۆمان دائیم نەسیحەتی کردین دایم خەمی ئەوەی بوو ئێمە بە حیاتی لە ڕێگە لا نەدەین لەخوا بەزیابێ مناڵەکانیش هەر بەو شێوەیە بوون بەس ئەو هەر یعنی خەمی بووی دنیا خراپ بووە ئەم مناڵانە ئەترسم بەلا ڕێیا بڕۆن یعنی دایم خەمی ئەوانەی لەخوا بەزیابێ مناڵەکانیش لە چاو مناڵی خەڵکا زۆر زۆر باش بوون ئەوەیان هەبوو بڵێن ڕەفیقی خراپشتیان هەبێ بەس دایم زۆر ئەترسالەوە بەڕاستی یعنی بۆ ئەو سەحوەی ئیسلامی و کاریگەری کاری سیاسی بۆ ئەو پێویستی بە گەنج بوو و زۆر تەشجیعی گەنجی شێکرد لەو بابەتە وەکو ئێمەشانی زۆر تەشجیعی ئێمەشی کردووە و دائیمەن بەرچاوڕوونیەوە پێوان لە بەرامبەر ئەو کایە سیاسانی کێتە پێشەوە ئەوەی کەوا ئێمەمان بینە لە مامۆستا قادرا دووسێ هۆکاری زۆر گرنگ کە ئەتوانی ئەو شایدەی بۆ بدەین یەکێک لەوانە بریتی بوو لە بۆ خواسڵحان نیەت پاکی و هەروەها نەپسان لە ئیشوکاری ئیسلامیە کە ئەوەش فاکتەرێک بوو بۆی کەوا مامۆستا قادر بەردەوام بێت لەسەر ئەو کارە وە خۆشەویستێکی تەواو پەیاکار ناو ئەندامان و دۆست و لایەنگرم و خەڵکی ناو کۆمەڵی دادگەریە. مامۆستا عەبدولقادر کەسایەتێکی دیاری دەڤەری شارەزۆر و سەی سادق بوو پاش نەخۆشکەوتن و مانەوەی بۆ هەفتەیەک لە نەخۆشخانە ڕۆژی 25 دەی 2023 کۆچی دوایی کرد لە مەراسیمێکی پرشکۆی جەماوەریدا بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و بەرپرسانی باڵای کۆمەڵ و هەزاران کەس لە کەسوکار و دۆستانی لە زێدی خۆی لە زەڕایان بە خاک سپێردرا. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.